سەردەم بەشە لە بەرنامەکەمان میواندارەتی کەسێکمان کردو کە توانیەتی بۆ یەکەم جار لە کوردستان گوڵی ڕۆزی ڕەش سەوزکات و بیڕوێنێ. جا بێگومان ئەمە لەوانەیە بینی بێتان کە لە وێنەکانە لە دەرەوە دەوترێت کە گوڵی ڕەش ڕۆزی ڕەش ڕوێنراوە و زۆریش لە هەندێک لە بۆنەکانە سوودی لێ ئەبینرێت و جوانێکی تایبەت بەخۆشی هەیە. بەڵام ئەوەی کە لە کوردستان کارێکی لەم جۆرە بکرێت لانەیە دەگمەن بێت ئەو کەسەی کە توانێتی ئەم کارە دەگمەنە و جیاوازە ئەنجام بدات. ئەمڕۆ لە لامان ئامادەی خۆی زیاتر باس لە سەر تایبەتمەندی ئەم جۆرە لە ڕۆزە ئەکات ئەوەی کە چۆن ئەو توانێتی لە کوردستان بیڕوێنێت و ئەم پرۆسەی سەوزبوون و گوڵدانی گوڵە بە چ شێوەیەکە. هەر بۆیە میواندارەتی بەڕێز ئالان کەمالمان کردووە بە ڕێزیان پسپۆڕی نەخۆشی و دەردەکشت و کاڵیەکانن ئەو کەسەی کە توانیەتی ئەم کارە لە کوردستان ئەنجام بدات. کاک ئالان سڵاوە لێبێ زۆر بەخێر. کاک ئالان ئەمە کە لە بەردەم جەناتای نمونەی لە گوڵی ڕۆزە ڕەشەکەیە کە بە وشکراوەی هێناوتە جەنابەت لەگەڵ خۆتە بۆ بە وشکراوەی بۆ گوڵە سەوزە جوانەکە جەنابەت نەتهێناوە پێم خۆشە باسێکی ئەمە بکەیت و باسێکەوە بکەیت کە بۆ ئەم کارە ئەوەنە دەگمەن و جیاوازە. بەڵێ پێشێکی زۆر سوپاسی بەڕێستانەکەم بەڕێستانم سازیێتەوە. ئەم گوڵە باخە ڕەشە تایبەتە بە باکووری کوردستان. ئەم گوڵە باخە ڕەشە ئەمە بۆ یەکەم جارە کە شتی وا هەبێت لە سەرتاسەری عێراق نە کوردستانیش. یەکەم جارە شتی وا بێتە کوردستانەوە. ئەم گوڵە باخە ڕەشە وەرزیە مەوسمیە واتە تەنها بەس لە مانگی 2-3 ڕەشەگرێت. یەکەم ئاماژەی پێم یەکەم جار بڵین لە مانگی 2 بۆ 3 ڕەنگی سوورێکی مەیلە و ڕەشە یعنی مارۆنێکی تۆخ ڕەشیشی تێکەڵە. دوای ئەوە لە کەوتینە وەرزی هاوین ڕەنگی گوڵە باخەکە یان خونچەی نوێ کە ئەیگرێت خونچەی ڕەشەگرێت. لە وەرزی پاییزە لە مانگی نوۆیە ڕەنگی گوڵە باخەکە کە خونچە دروستەکات ئەبێ بە شەرابی شەرابیەکی وەکو شروب ڕەنگی ئەو شروبە ئەینەکات عینەن ڕەنگی شروبی دروستەکات ڕەنگی شەرابیە. لە وەرزی زستانە ڕەنگی سوور دەرەکات واتە بەپێی مەوسمی وەرزەکان ڕەنگی ئەم گوڵە باخە گۆڕێت. ئەتوانین بڵین ئەم گوڵە باخە ڕەشە گوڵە باخێکی مەوسمیە. تەنها کە بەڕواکەوە بێت چڕەنگێکی هەیە شەرابیە ناڵم بڵین بەپێی وەرزەکان ئەگۆڕێت بەپێی وەرزەکان ئەگۆڕێت. لە بەهارە لە ڕەنگی مارۆنیکی تۆخ مەیلە و ڕەش کە کەوتینە وەرزی هاوین ئەبێ بە ڕەشێکی قەترانی یعنی خونچاگرێ خونچەی ڕەشەگرێت. زۆر باشە. با باسێکیەوە بکەین کە ئەمە پێویستی بە چ ژینگەیەکە وە کەش و هەواکەی بێت چۆن بێت و ئەو زەویەشی کە تایە نێژیت ئەبێ زەویەکی چۆن بێت. بەڵێ ئەم گوڵە باخە ڕەشە بە ئاوێکی تایبەت ئاوەدرێ. ئاوە تایبەتەکەمە بەست ئەو ئاوە ڕێژەی توخمە خۆراکیەکان تیا بەرزە واتە بە ئاوی ڕووباری فرات ئاوەدرێەوە. ئاوی ڕووباری فراتیش بە کەڵکی خواردنەوە نایە ڕاستەخۆ کەی خۆی تامی ترش و مڵە. من خۆم بەەوە بیرم چوو بەڕاستی ئاوەکەشم دانابوو نمونونەکەی مێ ناوەتەوە و توێژینەوەشم لەسەر کردەوە بە شێوەیەکی زانستی سامپڵی ئاوەکەم بردۆ بۆ بەڕێوەبەراتی توێژینەوەی سلێمانی بە سپاسەوە زۆر سپاسی کاکزاناکەم بەڕێوەبەری توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی کە زۆر هاوکار بوو حەزم کرد شتەکە بە شێوەیەکی زانستی بێت بزانین پێکاتەی و ئاوە چییە ڕێژەی ئەو توخمە خۆراکیانەی کە لەو ئاوایە بۆی ئێمەش لە کوردستانە بۆی دابینکەین هەمان ڕنگ دروستکاتەوە. تەبعی ئەو ئاوەی کە ئەدرێ بەم گوڵە باخە وتم بە کەڵکی خواردنەوە لەبەرەوەی ئەو توخمە خۆراکیانەی کە لەو ئاوایە بەرزە. بۆ ئاودانی چی ئەەکەن لە کوردستان چۆن بۆ ئاودێری ئەم گوڵە لە کوردستانی خۆمان چی ئەەکەن لە باشوور؟ وەڵی بەپێ توێژینانەی کە کردومانە لە بەڕێوەبەراتی توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی ئاسایی ئاوی بیری بۆ بێت بەس ئاوی بیر ئاوی ماڵان نا لەبەرەوەی مەبەستەوەی کلۆریتیانە بێ بەڵێ ئاوی بیر ڕێژەی توخمە خۆراکیەکانی تیا بەرزە یعنی ئەوە نییە کا بڵێن وەکو ئاوی ماڵان وابێت و گۆڕانکاری تیا بکرێ. خۆشبەختانە دەرکەوتووە ئەو ئاوی بیرەی کوردستان هەمان ئەو ئاوی ڕووباری فراتە
طبعا ئاوی فراتی ئاوی ڕووباری فراتیش لەو شوێنە هەڵە قوڵێکە ئەم گوڵە باخیتە بەرهەمەیەن ئەی ژینگە و کەشەکەی بێت چۆن بێت شوێنی ساردیەوێت حاڵفەتی ئەمە تایبەتە بە حاڵفەتی سەر بە باکووری کوردستانە نزیکە لە دەریای ناوەڕاستەوە هەمان کەشوهەوای سلێمانی هێتوان بڵم باشە خۆم چوومە هەمان کەشوهەوای من بێنە من ئەمێت دەستیشی لێ بم یەکیان بۆ جەنابتێکیشان بۆ ئێمە هەندێک جار ئەبینین دەستەکانە خۆش بە سپاس بۆ تۆ ئێمە هەندێک جار ئەبینین ئەم گوڵە لە وڵاتانی جیاوازە ڕوێنراوە بەڵام بە دەستکاری ژێنێتیک ئەم گوڵی کە جەنابەت باسی ئەکەی لە باکووری کوردستان هەیە بێ ئەوەی کەش دەستکاری کراوە بە شێوەی سروشتەکەی هەر بەم شێوە ڕەشەیە بەبێ دەستکاری ئەمە شتێکی خواکردەیە بە میلەتی کوردی بەخشیەوە بەس بەداخەوەتە حیفکە وڵاتەکەمانەوە داگیر کرا و ئەگنا کوردستان هەموو گیانی ئاڵتونە زۆر باشە با باسێکیەوە بکەین ئەم گوڵە هەروەکو سروشتەکەی خۆش وا وشکیش بۆتەوە ئەم گوڵە لە بەپێی ئەوەی کاکە گوڵێکی وەرزی بێ لەوانەیە لە وەرزێکی ترە بۆ وەرێ یاخۆ پەڕەکانی پێوە نەمێنێت بەڵام ئەم گوڵە هەموو پەڕەکانی وەکو خۆی ماوەتەوە ئەمە بە تایبەت وشک کراوەتەوە یاخود چۆن ئەبێ وشکی کەیتەوە لە چ شوێنێک هەر زۆر بە تەبیعی وشکەکرێ ئەمە کە لەوێ وشکەکرێت لێکرێتەوە گوڵانە هەڵەواسرێت بەسرێت و بە هەر لە هەوای تەبیعی لە ناو بەیتی پلاسیکیا لە شوێنێکی سێبەرە بە تەنافێک هەڵەواسرێت ئێتر خۆی ئەو نەوەرێت یعنی بەبێ مادەی بڵێن مۆمیاک هیچ شوێنێکی پێوە نییە باشە ئەبینین لە وڵاتانە هەندێک جار بە کۆمەڵێک بۆنەی خەمگین وەک بۆ نمونە بەرسە و سەرخۆشی ئەمانە ئەم جۆرە لە ڕۆزی ڕەشە بەکار ئەهێنرێت لە کوردستان هیچ بیری لێکراوەتە ئیشەڵڵا کە بۆنی وا غەمگین نەبێت بەڵام ئیتر بەشێک لە ژیانە بیری لێکراوەتەوە بە شێوەیەکی بەرفراوان جەنابەت کاری لەسەر بکەیت ڕوبەرێکی زۆری بۆ تەرخان بکەیت بۆ ڕواندنی خۆی پرسیارەکە زۆر زۆر جوانە ئەمە ئەم گوڵە باخەڕەشە بۆتە سەرچاوەیەکی دارایی زۆر زۆر باش بوو ئەو ناوچەیە بەهۆی ئەم گوڵە باخەڕەشەوە لەو پڕی ئاسیاوە خەڵکە چێ بۆ شوێنێ باش یان ئێسان بەڕاستی هیچ دەعم و هیچ پاڵپشتێک نییە نامن ئەمتوانی بەهۆی ئەم گوڵە باخەڕەشەوە ژمارەیەکی زۆر گەشتیار بێنەوە کوردستانەوە چونکە بڕوا بکەن بۆ چڵێک $100 یان ناومەتێ لقێک کە هەر بەس قەڵەمەکەی باشە ئەمە لە ڕێگەی تۆیان لە ڕێگەی قەڵەمەوە ڕێگای تۆی ژەکرێت و بە ڕێگای قەڵەم باشە ئێمە ئێستا چەندین خانی پلاستیکمانەیە بۆ چۆن کۆمەڵە بەروبوومی جیاواز ناتوانین ئێمە لە لای خۆمان کۆمەڵی خاڵوی پلاستیکی دروستکەین بۆ بەرەمێنانی ئەم جۆرە گوڵە بە تاکید بۆ ناتوانم ژینگەکەی بۆ دروستکەیت و ئاوەشی پێویستێکی پێیتێ تێکی زۆر وێگەم کارە بکرێت وەڵی بەپی ڕووبەرەکەی فەرقەکات ئەگەر ڕووبەرێکی گەورە بێت و ڕووبەرێکی زۆر بێت بە پێی حەسەب ڕووبەرەکەی ئەگەر ڕووبەرێکی وا بێت 10,000 مەتر بێت تقریبان 6 بۆ 7 دەفتەرێکی تێچێت بێزگە لە زەوی بەس خانی شوشەکە خزمەتی ئەم گوڵە چۆنە تا چەند کارێکی ئاسانە خزمەتێکی تایبەتی ئەوێ خزمەتێکی تایبەتی نایەت تەنها و ئاوی بیرە ئاوی بیرێت بەڵام هەموو ڕۆکێکیش پێویستی بە وەکو ئینسان زیندووە پێویستی بە پاراستن و خزمەتکردن بۆی گەشەی باش بکات ئەوش لە ڕێگای پاراستنی لە مێرو نەخۆشیە ڕۆکیەکان و پێدانی خۆراکی پێویست بۆ ئەوەی گەشەی لق و گەڵاوینی زیاتر دەرکات ئەوانەی پێویستە حتمما ڕۆکیش بە دەرنیە لە نەخۆشی توشبین بە نەخۆشیەکان ئەم گوڵا بۆنێکی تایبەتی هەیە چکێمە ئەمە خۆشیە ناوتە ئەمە گوڵە باخە لای خۆمان ئەوە بە شێوەی زیندووە بەڵێ ئەوە شێوە زیندوەکەی ڕەشەکەی باشە ئێمە گوڵە باخمانەیە زۆر جار لە شوێنە گشتیەکانە یاخو لە ماڵەکانمانە بۆن و بەرامێکی زۆرە بەخشن ئەم گوڵە باخە بۆنی هەیە بۆنێکی کەمی هەیە بەڵام بە سەبەبی ئەوەی کە توخمە خۆراکیەکان لەم گوڵە باخەیە زۆر بەرزە دەوڵەمەندە بە توخمە خۆراکیەکان بە سەبەبی ئەو ئاو خۆراکەی کە ئادرێ بەم گوڵە ئەم گوڵە جیاوازە وەک لە گوڵێکە چکەم ڕێژەی مادەکان زای و توخمە خۆراکیەکان لەم گوڵا زۆر بەرزە بۆ چ مەبەستێکی تر بێ لەوەی کە بۆ جوانیش بەکارێت و بۆ شتێکی نامۆیە هەرچەنە تۆزێ ڕەنگێکی حەزین و هینی دڵتەنکەری هەیە بەڵام جوانیشە بەڵام بۆ چەند مەبەستی کەش بەکارێت ئەمە
لقمی لێ دروستەکرێت چای لێ دروستەکرێت شەربەتی لێ دروستەکرێت قۆڵۆناشی لێ دروستەکرێت چای ئەم ڕۆژە هەیە کە خاصیت و گەڵاکەی لێکرێتەوە وشکەکرێت و نەبستنی بۆ ئایەوا هەیە ئەوەنی کە جەنابەت لەسەری زانیاری دووەرگرتوێت بۆ کێشەیەکی تەندروستی تایبەت سوودی لێ ببینرێت بەڕێی من وەکەوەی کە پرسیاریشم کردو بە دوواداچوونم بۆ کردو لە شوێنی خۆی سوودی تەندروستی زۆرە بە سەبەبی ئەوەی کە ئەم گوڵە باخەڕەشە دەوڵەمەندە بە توخمە کانزاییەکان بەهۆی ئەو ئاو پێکاتەی خاکەی کە هەیەی جیاوازە لە هەر گوڵە باخێکی تر بۆیە هەر بەکارێنرێ بۆ قۆڵۆنیا دروستی قۆڵەنای لێ دروستەکرێت هەروە بێتەوە لە بواری شیرینی و پیشەسازی خۆراکە بەکارێنرێت دروستکردنی لقم چای لێ دروستەکرێت شەربەتیش زۆر باشە سەحر بە کۆمەڵی گوڵی کەش و درەختی کەشی بۆ هێناوی باسێکی ئەوانەشمان بۆ بکەیت کە یەکێک لەوانە من نازانم ئەمەیان زۆر کات ئەگەر هاوکارانم بتوانن ئەم درێژەوە درەختە لە زۆر شوێن ئەیانوە گەر دەستی لێبەی ئەخەوێت ئەوان ئەمە ئەو نییە ئەو نییە ئەمە یەکەم جارە لە کوردستانە بەرهەم بێت باشە ناوی چییە؟ تۆکەیم لە مالیزیا هێناوە ئەمە بۆنسیانەی مەلیکەی پێڵەن بۆی پێڵەن مەلیکە یعنی جوانەکەی لە حەد بەدەرە ئەمە لە کوردستان هەیە بەڵام جۆری ئەوە ئەلبیزیە ئەمە بۆنسیانەی مەلیکەیە ئەمە بە هێشوو گوڵی سوورەگرێ ئاینەن هێشووی ترێ گوڵی سوورەگرێ و یەتە خوارەوە مەزەڕی زۆر جوانە کەیە وەختی گوڵانەکەی ئەبێت تەمەنی بگاتە 3 بۆ 4 ساڵ ئەنج گوڵەگرێ ئەمە چەندەکەت بەڵێ ئەمە بە هێشوو گوڵی سوورەگرێ هەم دۆستی ژینگەشە گەڵاکەی ناوەرێ ینی شتێکی زۆر شێوازی گەڵاکەشی بە شێوازی شووامان هەیە کە دەستی لێ گەڵاکان داخ ئەنواعی هەیە بەس ئەمە زۆر دەگمەنە یەکێکە لە دەگمەنترین جۆرەکانیدا لە هەموو عێراقا لەگەڵ ژینگەی ئێرەیە خۆی گونجێنێ بتوانێت باش خۆشبەختانەوە نەجاحەتی هێناوە ئێستا بەس ئەویان ماوە ئەو باڵابەرزیان ئەوە تابووبیای ئەرجەنتینیایە ئەگەر ڕسمیتان دانابێت ئەوە بۆ ئەوی خەڵک بزانەوە بە هێشوو گوڵی سەر دەکرێت یعنی ئەو نە گوڵەگرێت گەڵاکەی دیار نامێنێ جا حەجمی گوڵەکانیشی زۆر گەورەیە جوانی ئەو دارە وەسف ناکرێت مەگەر وێنەکەی ببینێت ئەوەی باڵابەرزەکە لە دەرەوە سەوزەکرێت یان هەر ئەم ساڵ تەجروبەیەکەم خۆشبەختانە نەجاحەتی هێنا تەحملی وەرزی زستانی گرت باشتر وایە ئێتر لە جیاتی داری تو داری سەباح بەح و ئەم دارە پیسانەی کە بڵین گەڵیان ئەوەریە و هیچ جوانێکیانتیانە بایەخ بدرێ بەم جۆرە دارانە ژنگەی دەرەوە ئەبێ گونجاوە تایبەتە بەی دەرەوەی ئەم بەس ئەمە ئێستا ئەم ژینگەیە بۆ ئەو دارە ناموەیە چکە ئەمە شتێکە زۆر عەجایب و زۆر دەگمەنە بەڕاستی شتی زۆر زیاتر لە 150 جۆرداری دەگمەن و ناوازم هەیە ئەمە بەس ئێتر ئەوەی ڕاستی بێت ئەمە بەس داری زیینە داری بەردار ئەنواع زۆر شتی دەگمەنمێ داری گوێزی هەندم بەرەمێناوە ڕۆکێکی دیکەش هەر لە تەنیشتی هەیە ئەوەیان چییە؟ ئەوە ئەستەر کولیایە ئەستەر کولیا ئەوەش بە هێشوو گوڵی پەمەیەکرێ یعنی ئەوە گوڵەگرێت گەڵای دیار نامێنێ ئەمانە لە چۆر زەکا گوڵەگرن چون ئێستا گوڵیان لە دوای 4 ساڵ بەڵام بە زۆری لە وەرزی بەهار و هاوینە زۆر بە درێژایی وەرزی بەهار و هاوین تا پاییز ئەمە هەر گوڵی پێوەیە یعنی وە لێ چواردەوری خاکەکەشی پڕە بێ لە گوڵ ئەمە مناڵڵا هێشتا با بڵێن بەو ئاستە نەگەشتۆ گوڵ بەگرێت بەکار چێکە هیچ کامێن گوڵی پێوەنی بەتابەت ئەوەی کە باسە کرد هەڵێ بێ 4 ساڵ تەمەنی دوای 4 ساڵ کە گەشت تەمەنی گەشتە پێگەیشت ئێستا ئەمەیان چەندێکە تەمەنی یەکەمەکەیان کام ئەم گوڵە کورتترەکان ئەوەی کە لە لای با بڵێن ڕاستی ئێمەیە بچووکەکان ئەیش بە هەمان شێوە ینی دارەکان بە عام دوای 3 بۆ 4 ساڵ دەسەکا بە گوڵگرتن بەڵێ ئەمیش دارە یان گوڵی ئەوە دارە ئەوە یەکێکە لە دار خوورما هەرە دەگمەن و ناوازەکانی جیهان ینی ئەگەر پێم خۆش و ڕسم زۆر بۆ بەڕێزێنارد ئەوە داری خوورمای کلکەڕێویە داری خوورمای کلکەڕێوی ئەوە شێوازی کۆتایی نییە کاتێککە باڵایە گاتە سێمەتر گەڵاکەی وکو کلکی ڕێوی لێت هەر خوورمایە بەڵام ئەینە کلکی ڕێوی خردەرە چێوێتە خوارەوە جوانی ئەو دارە بێوێنەیە یعنی ئەگەر بێت و ئەوە لەسەر جادو و کۆڵان و شەقامەکانی کوردستان بڕوێن بێت
تەسەور کە ئەبێت بە سەنغافورە کوردستان یعنی بەداخەوە بەس لە کوردستان تا ئێستا بایەخ نەدراوە بە داری جوان شتی دەگمەن کوالێتی ئێستا ئەوە لە ڕووەکی تازە تاقیکردنەوە تۆزێک ئەبینین تەمەڵیەک ئەبین ڕێکاگالان تێنەگەشتم ئەوەی کە ڕۆکی تازە بە قسەکی جەنابەت بهێنرێتە کوردستان بە شێوەیەکی بەرفراوان بڕوێنرێت بۆ ئێمە بینین ئەوە نە ئەو ڕیسکە ناکرێت ئەو کارە ئەنجام نادرێت وەڵای پشتیوانی نییە بەڕاستی یعنی ئەگەر پشتیوانی هەبێ بیرۆکەی زۆر زۆر جوانەیە یعنی لە ڕۆیکی کەشەوە لە وڵاتە لە هوەری سەوزایی زۆر زۆر لە دواوەین بە تایبەتی شارەکەی خۆمان هەرچەند لە ڕووی سەوزاییەوە پێشکەوتوین نسبەیەکی زۆر زۆر سەوزایی ڕوێنراوە لە سلێمانیا بەڵام لە هەندێک دیزایانی دیمەنی سروشتیا دواکەوتوین وەکو هوەری سەوزایی دروستکردنی پەیکەر و هەر پەیکەر لە سەوزایی بۆ نمونە پەیکەری مرۆڤ لە درەخت یان گوڵی گەورە هەر لە درەخت هەر لە ڕۆکەکە گوڵ دروستکەیتەوە بەس بە شێوازێکی هوەری زۆر باشە زۆر کاتیش بەپێی ئەو گوڵە و درەختانەی کە لە بێ ژینگەیەکی زۆر باش و لە بارە بێن جاتوانێک گەشە بکات بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی لە ڕێگەی پارکەکانمانەوە لە ڕێگەی ئەو ڕێژە سەوزایی کە زیادکراوە ڕێژەیەکی باشمانەیە بەڵام بە هیوان زیاتر بکرێت زیاتر گرنگی بە ڕازانەوە برێ منەمیست باز لەسەر پێکاتەی ئەو گڵە بکەین ئەو گڵی کەم درەختانی تیانێژێ زۆر کات ئەم گڵە بە تەنیا ناتوانێت خزمەتی ئەم درەختە بکە پێویستی بە کۆمەڵێ دەرمانی چیمیایی یاخو کۆمەڵێ مادێکی تێ بکەی بۆی زیاتر گەشە بکات و بە قوت بێ قەدەکەی ئێوە زیاتر لەگەڵ ئەم جۆرە گوڵانەیە کە گوڵی خۆمانینی دەرەوە وڵاتانی جیاواز چیان لەگەڵا بەکارەهێنن تەبعی گڵی نمونەیی بۆ هەر دار و درەختێ بەس بەداخەوە ئەوەی کە مەشتەلەکان ئەوانەی کە گوڵێن بە خەڵک پێفرۆشن یعنی لە سای هەشتیان بوونەتە مای زەرەر و زیان بۆ خەڵک چکە هیچ معلوماتیان نییە کابرا قانونی تاواکرۆ نەمامکەی داناوە یە لێرەش لێدوانەیە و لێدوانی هەڵەش و ئەخر شتێکی کەیە بەڵام ناکرێت تۆ سەماد NPK ناو بنەی دەرمانی پاپای و هیچ معلوماتێکی ئەساسی لەسەری نەبێت و ڕێنمایی هەڵە بە خەڵک بڵێ چکە خەڵک زۆر زۆر زەرەری لەکەوتەوە بەرحاڵ گڵی نمونەیی بۆ هەر دار و درەخت و گوڵێک قوم لەگەڵ لە میورد لەگەڵ گڵی ڕەش لەگەڵ پتمۆس لەگەڵ پێرلایت پێرلایت زیخێکی سپیە وەکو لەم وایە بەڵام ڕەنگی سپیە ئەوە بۆشایی دروستەکە لە نێوان دەنگکۆڵەکانی ئەو خاکەیە وای لێکە ئەو بە باشی بڕواتە خوارەوە ئەو گۆم نەخواتەوە بۆ گەمکە دووش ئۆکسسیجینی پێویست بڕوا بۆ ناو خۆڵ ڕێگەکە ئەمانە زۆر زۆر ئەساسە لە گڵابەستر هەیە ئەچی هەمووی پێین و پتمۆسی تێکا و ڕێگا سووتێنە بۆ گەنی پێکات باشام درختانە دوای گەشەکردنیان کە ئەو ماوەی تەمەنای خۆیان گەشیان کرد لە ئینجانەکان بێتە دەرەوە لە زەویە بۆ ئەچێنرێت و زیاتر گەشە بەتاکیدەوەسا لەسەر لە زەوی وایە باڵای دوو ئەو نابوو لە زەوی باشتر ڕێگی ڕاتە قوڵایی من ئەوە لەبەر بێشوێنی و بە مۆقەت بە شێوەیەکی کاتیەوەم داناوە ئێستا لە هەوڵی ئەوەیان لەم وڵات بۆ ئەو وڵات هەچی شتی دەگمەنەیە کۆی کەمەوە ئیشەڵا ئەگەر خوا کردی بە نسیب مۆزەخانەیەکی ڕۆژی بکەمەوە خەڵکە بێتاقەت بێ بۆ لای من سێری شتە دەگمەن و ناوازەکان بکات نەگەر لە ڕۆخانە نەبێت بە شێوازێکی بەرفراوانی سووری نەک لە ڕۆک لە بەرنامەمایە هەچی جانەوەری دەگمەن و ئەتر لەگەڵم گوڵە دەگمەنانەوەتر کە خەڵک حەزی کرد بێ بۆ لام خۆش زۆر زۆر سپاسدەبوونی جۆرەی جیاوازی گوڵی ڕۆژ ڕەنگێکی جیاواز و جوانی لە مانگی 11 سەر و دارێک لەو داری بۆنسیانای مەلیکەوەی کە گەڵاکانی یاوە هاتوتە خوارەوە هەدەی منە بێ بۆ بەڕێستان زۆر سپاس ئێمەش بە خۆشحاڵیەوە زۆر زۆر دەگمەنە منەوەی خۆمان لە ناو باخەکەی خۆمانە من ئەوەم لەسەر هەدەی بەڕێستان زۆر زۆر سپاس مانگی 11 ئینشەڵا کە جام کردەوە سەرودار لەو دارە دەگمەنانە زۆر سپاس ئەو بەهێش و گوڵی سوورەکرێت دەستەکان تاکو ئێستا زۆر هەوڵی داوە کوردستان سەوز بکە هەر بۆی چەندەها جار با بڵێن نمامی پێشکەش کردو بە شوێنە جیاوازەکان لە شوێنی خوێندن و پەروەردەکانە بۆ ئەوەی کە ئەم فەرهەنگەش لە لای ئێمە دروست بێت کە کوردستان سەوز بکەین سپاس بۆ ئامادەبوونی